پڕۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان قۆناغی دیکەی لە پەرلەمانی کوردستان بڕی و خوێندنەوەی یەکەمی بۆکرا و ئارەسەی لیژنە پەیوەنددارەکان کرا بۆ ئەوەی راپۆرتی خۆیان لەبارەوە ئامادە بکەن. سکرتێری پەرلەمانی کوردستانش ئاماژە بۆ دەکات هەر پرۆژەیەک کە بێتە هۆکاری چاکسازی و ڕێخستنەوەی کاری دەستگا و دامزراوەکانی حکومەت ئەوە ئێمە وەکو پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان پشتگیری دەکەین. ئێمە بەش بە حاڵی خۆمان هەموو پرۆژە یاسایە کە خزمەت بە چاکسازی ڕیشەی لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان بکات وەکو پەرلەمان وەکو سەرۆکایەتی پەرلەمان پشتیوانی دەکەین. پرۆژە یاسایەک یەکەم جار کە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت دوای ئەوە لە لیژانەکان راپۆرتی لەسەر حازر دەکرێت و دێتەوە سەرۆکایەتی پەرلەمان و مناقەشە دەکرێت لەناو پەرلەماندا. وەزیرێکی پێشووی حکومەتی هەرێمی کوردستانش کە هاوکات وەزیری شەهیدان و کاروباری ئەنفالکراوەکان بووە وێ ڕێدەستخۆشیکردن لە حکومەت بۆ ئەو پرۆژەیە، بەڵام دەڵێت پێویستە حکومەت لەو پرۆژەیە ئاگدار بێت نەشیش بسووتێت و نەکەباب، بە تایبەتی موچەی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان و پێشمەرگە و کەم ئەندامانی سەنگەر نابێت زیانیان بەرکەوێت. حکومەت و پەرلەمان دەبێت بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو پرۆژەیە و چاکسازیەکان بکەن. ئەمە داواکاری خەڵکی کوردستانە کە هەوڵ بدرێ لیستی موچەی کوردستان بە خانەنشین و بە هەموو ئەوانەی کە هەنە و موچەخۆرن پاکسازی تێدا بکرێت بۆی ڕێژەکە کەم بکرێتەوە و ئەو ئیمکانیەتەکەمەی لەبەردەستی حکوومەت هەیە بۆ ئەوی بەشی موچەخۆران بکات و دۆخی ئابووری خراپ و ژیانی خەڵک باشتر ببێ. بەڵام ئەم مەسەلەیە دەبێت زۆر بە هوشیارانە کاری لەسەر بکرێ و لە ئەنجامی ئەو پاکسازیانە هەندێک توێژی زۆر هەستیارمان هەیە وەکو خانەوادەی شەهیدان، وەکو پێشمەرگە، وەکو کەمەندام، وەکو زیندانی سیاسی دەبێت ئەوانە هەوڵ بدرێ بە شکلە چیوە چاکسازی تێدا بکرێ کە زەرمەند نەبن. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان کە لە ئیسادا لە پەرلەمانە و لە 20 مادە و 8 بەش پێک دێت. وەک لە پرۆژەکەشدا هاتووە ئاماژ لەی بەرجەستەکردنی یەکسانی و دادپەروەری و ڕاگررتنی سوودمەندانی ناشایستە و ڕێخستنەوەی خاننشینانی وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکانە. لەگەڵ ئەوەشدا چالاکردنی سندوقی خاننشینی و یەخستنەوەی فەرمانگە و بەڕێوەبەرێتەکانی خاننشینیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.